بەپێی بڕیارێکی حکوومەتی ناوەند باج و ڕسومات لە خاڵە سنووریەکان زیاد کراوە، بەڵام ئەم بڕیارە تەنها لە خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان پەیڕەو دەکرێت. ئەمەش کاریگەری کردوودە سەر جموجۆڵ و ئاڵوگۆڕی بازرگانی و کەمیان کردووە. جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت نیگەرانی لە هەندێک کاری حکوومەتی ناوەند و گلەیەکانیشمان گەیاندۆتە بەرپرسانی ناوەند. وتیشی جگە لە زیادکردنی باج و ڕسومات لە خاڵە سنووریەکان لە هەندێک ناوچەی تری عێراق بە نایاسایی خاڵی گومرکی دانراوە. ئەمەش کاریگەری نەرێنی کردوتە سەر هاتنی بازرگان لە خاڵە سنووریەکانی هەرێم و وتیشی بەردەوام دەبین لە گفتوگۆکانمان بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە. پەیوەندیەکی بەردەواممان هەیە لەگەڵ بەغدا لەسەر پرۆسەی گومرک بەعام، بەڵام ئێمە لە هەندێ ڕفتار ناو بەناو نیگەرانە بین. ئەنی هەندێک جارە بیستین لە خواروی ئەو سنوورەی کە ئێمە ئەڵێن سنووری ئیدارەی کوردستانە، سنووری ئێمە لەگەڵ حکوومەتی فێدراڵ هەندێک جار بنکەی گومرکیدا ئەنرێت کە نافەرمین، کە کاریگەریەکی سلبیانە بێت لەسەر ئەو تیجارەتەی کە لە ئێرانەوە یە داخڵی عێراق بێت یان لە تورکیاوە یە داخڵی عێراق بێت کە هەندێک جار وا لە بازرگانەکانمانە کات بۆ ئەوەی دوو جار گومرکنیان ڕێگای تر بدۆزنەوە. بۆ ئەمە ئەم نیگەرانیەمان گەیاندووە و ئەم جۆرە بڵین بنکانەی کەدا ئەمەزرێن لە دیوی حکوومەتی عێراقەوە نافەرمین، ئێمە بە نافەرمی وەسفیانەکەین و کاریگەری خراپیان هەیە و پێم وایە داهاتەکەشی گومانی لێکراوە کە ئەو داهاتە ئەچێتە کوێ. پابەندبوونی حکوومەتی هەرێمی کوردستان بە بڕیاری زیادکردنی باج و ڕسومات لە خاڵە سنووریەکان وای کردووە کە بازرگانان خاڵە سنووریەکانی تری عێراق هەڵبژێرن بۆ هاوردەکردنی کاڵەکانیان، لەبەر ئەوەی هەرچەندە بڕیارەکە لە حکوومەتی ناوەندە دەرکراوە بەڵام خۆیان پابەند نابن پێوەی. بەڕێبەری گومرکی باشماخش دەڵێت ئەمە بۆتە هۆکاری کەمبوونەوەی ڕێژێ ئاڵوگۆڕی بازرگانی لە خاڵە سنووریەکانی هەرێم. ئێمە چەند بابەتێکمان هەیە نزیکی 555 مادەیەکە کە ئەمە بەپێی سیستمی هەمانجی عێراقی ئێمە کاروباری گومرجیان بۆ ئەەکەین. بێگومان ئەم سیستمی هەمانجی عێراقیە ڕێژەی ڕسمی گومرجەکان کە لێیان وەرەگیرێ بەرزە، بێگومان ئەمەش کارەکاتە سەر جۆڵەی بازرگانی و بەداخەوە لە دەواازەکانی سنووری دەوڵەتی عێراقی فیدراڵ خۆی تا ڕادەیەکی زۆر نەیانتوانیوە ڕێژی بخەن و ئەتوانین بڵین بە جۆرێک لە جۆرەکان گەندەڵی و بەرەڵاییتیا هەیە کە جۆرێک وا ئەکات ئاسانکاری زۆر بۆ بازرگانەکرێ. ئەمەش بێگومان دیسانەوە بۆتە هۆکاری ئەوەی کە لە سنووری هەرێمی کوردستان یا دەواازەکانی سنووری هەرێمی کوردستان بە جۆرە لە جۆرەکان کەمکردنەوەی جوڵەی بازرگانی پێوە دیارە و ڕۆیان کردێتە خواروی عێراق. بەپێی دەستوری عێراقی خاڵە سنووریەکانی سەرتاسەری عێراق بە هەرێمی کوردستانیشەوە سەر بە حکوومەتی ناوەندن، بۆیە لە کاتی دەرکردنی هەر بڕیارێکدا پێویستە سەرجەمیان پابەند بن پێوەی. بەڵام لە ئێستادا تەنها هەرێمی کوردستان بڕیارەکەی جێبەجێ کردووە، حکوومەتی عێراق جێبەجێ ناکات. بەمەش خاڵە سنووریەکانی هەرێم ئاسی ئاڵوگۆڕی بازرگانی بۆ هۆی زیادکردنی باج و ڕسوماتەکانەوە تیاندا کەمی کردووە، بە پێچەوانەشەوە لە ناوچەکانی تری عێراق زیادی کردووە. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز.